دەستپێک بە خەڵاتکردنی بەشێک لە ستافی یەکێک لە بەرنامە دیارەکانی دەستگای میدیایی کورسات کە بە خۆشحاڵیەوە بە درێژەی مانگی پیرۆزی ڕەمەزان و جژن بووە میوانی ماڵەکانتان. ئەویش بەرنامەی زانین زۆن بوو کە بێگومان پێشبڕکێ بوو لە نێوان بەشێک لە ناوەندە دیارە ئەکادیمیەکان و تواندا کە کۆمەڵێک زانیاری زۆر باش بجێت بە بینەرەکان. لە پشت دروستبوونی هەر بەرنمەیەکەوە کۆمەڵێک لە کارمەندی ماندوو نەناسان بە خۆشحاڵیەوە دوێنێ لە مەراسیمێکی شایستە بەشێک لەو کارمەندانی دەستگای میدیایی کورسات کە ماندوو نەناسانە بە درێژایی 30 ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان و جژن توانیان کە ببنە هۆکاری سەرکەوتنی ئەم بەرنمەیە لە مەراسیمێکی شایستە پێکەوە خەڵات کران. ڕۆژی 21 مانگە لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی دێرین لە تیڤڕەشید بەڕێوەبەری گشتی دەستگای میدیایی کورسات و ڕاگری پەیمانگای تەکنیکی کوردستان و مامۆستایان و بەشێک لە کارمەندانی کورسات تیمی هاوبەشی بەرەمێنانی بەرنامەی زانین زۆن لە پەیماندووبوون و کارکردنیان لە بەرەمێنانی وەرزی یەکەمی بەرنامەی زانین زۆندا ڕێزیان لێنرا. شاعیرەکانی سێ کوچکەی بابان کێ بوون؟ بەرنامەی زانین زۆن کە لە مانگی ڕەمەزاندا بە بەشداری 18 ناوەندی ئەکادیمی 32 بەرنامەی لێبەرهەمێنرا و لەسەر شاشەی کورسات پەخشکرا ئاماژەی دروستکردنی پردێکی پەیوەندی بوو لە نێوان زانکۆ و پەیمانگە حکومی و ناحکومیەکاندا بەو کەشەی کە لە نێو بەرنامەکەشدا دروست بوو زانین زۆن لە بەدیهێنانی ئەو ئامانجەیدا تەواو سەرکەوتوو بوو. هەر لە مەراسیمەکەدا پەیماننامەیەکی لێکتێگەشتن لە نێوان دەستگای میدیایی کورسات و پەیمانگای تەکنیکی کوردستان ئیمزاکرا کە لە ساڵی داهاتوودا وەرزی دووەمی زانین زۆن بە شێوەیەکی فراوانتر و بە بەشداری ناوەندی زیاتری ئەکادیمی بەرهەم بێنرێتەوە.